کۆلێژی پەروەردەی خورماتوو ماوەی 4 ساڵە دامەزراوە، بەڵام وەزارەتی خوێندنی باڵای عێراقی بەپێی پێویست دەستی خزمەتی بۆ درێژ نەکردووە، بۆیە خوێندکاران داواکارن گرنگی بە کۆلێژەکەیان بدرێت و بەشی زمانی کوردیشیان بۆ بکرێتەوە. کارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی بەغداش هاوڕێک لە کۆلێژەکەمان بداتەوە بە بۆنەی هەنێک پێداویستی و هیچ شتێکی وهامان بۆ نەکراوە لەلایەنی بینایی و لەلایەنی باخچە و هەموو پێداویستەکانی کە وەکو زانکۆیەک بێت، تەنانەت کۆلێژی تازەشی لێ بکرێتەوە لەوانە زمانی ئینگلیزی و زمانی کوردی و ڕاگەر و مامۆستایانی کۆلێژی پەروەردەی خورماتوو ڕایدەگەێنن هەوڵیان داوە بۆکردنەوەی چەند بەشێکی نوێ لەوانە بەشی زمانی کوردی، بەڵام تاکو ئێستا وەزارەتی خوێندنی باڵای عێراقی بە چەند بیانوویەک ڕێگای نەداوە بکرێنەوە. بالنسبة لبقية الأقسام كاستحداثات للغة التركية والكردية سەبارەت بەکردنەوەی بەشی نوێ بۆ کۆلێژەکەمان وەکو زمانی کوردی و تورکی و چەند بەشێکی دیکە داوامان لەسەروی خۆمان کردووە ڕێگەمان پێ بدەن بەکردنەوەی بەشی نوێ، بەڵام وەزارەت تاکو ئێستا ڕێگەی پێنەداین و چەند مەرجێکی داناوە بۆمان کە لە توانای ئێمەدا نییە و دەبێت وەزارەتی خوێندنی باڵا خۆی بۆمانی دابین بکات، لەوانە بوونی یاریدەری مامۆستای زانکۆ و فراوانکردنی هۆڵەکان و دابینکردنی تاقیگا کە تا ئێستا وەزارەت ئەوانی بۆ دابین نەکردوون تاکۆ بتوانین بەشی نوێ بکەینەوە. وأنتم تعلمون كوزارة التعليم العالي کێشە و گرتمان هەیە لەم کۆلیجە ئەوەیە کە کەمی بینایەتمانیە کە بەکاری بێنین بۆ هۆڵی خوێندن و بۆ مختبەرات. ئێمە بەڕاستی داوامان کردووە لە زانکۆی خۆمان بۆ کردنەوەی بەشی کوردی لە کۆلێجەکەمانە بۆەوەی بەشێ بکرێتەوە ئەبێتان سێ مامۆستات هەبێتان بە پلەی زانستی ئوستاد موساعد دکتۆر هەبێتان. ڕاگەر و مامۆستایان و خوێندکارانی کۆلێژی پەروەردەی خورماتوو داواکارن هەردوو وەزارەتی خوێندنی باڵای هەرێم و عێراق ئەوڕێن لێ بدەنەوە تاکو بتوانن لە داهاتوودا لە کۆلێژەکەیاندا چەندین بەشی نوێ بکەنەوە. کاروان حەبیب، کوردسات، نیوز، خورماتوو.